ئیسرائیل سنووری شەڕ بۆ قەتەر و سووریا فراوانتر دەکات. ئایا تورکیا ئامانجی داهاتووە؟ دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە کاتێکدا مەکتەبی سیاسی بزوتنەوەی حەماس لە قەتەر ئامادەکاریان دەکرد بۆ کۆبوونەوەیەکی گرنگ سەبارەت بە دەستپێشخەریەکی نوێ یاگربەست لەلایەن دۆناڵد ترامپەوە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و شوێنی کۆبوونەوەکەیان لەلایەن ئیسرائیلەوە بۆردومان کرا. سەڵڕای ڕزگاربوونی سەرکردەکانی حەماس لە هێرشەکە ئەم ڕووداوە کاردانەوەی توندی قەتەر و چەندین وڵاتی دیکەی لێکەوتەوە بە جۆرێک دەوحا ڕۆڵی خۆی وەک نێوەندگیر لە پرۆسەی یاشتیدا هەڵپەسار. شارەزانی سەربازی ئەم هەنگاوەی ئیسرائیل بە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە یاساکانی شەڕ لە ناوچەکەدا دەزانن، بە تایبەتی دوای هێرشەکانی دوێنێی ئیسرائیل بۆ سەر چەندین شوێن لە حومس و لازقیە لە سووریا. ئەم زنجیرە هێرشانە نیشانەی فراوانبوونی سنووری ئۆپراسیۆنەکانی ئیسرائیلن بۆ دەرەوەی کەرتی غەزە. لە دوای شەڕی 7 ئۆکتۆبەر ئیسرائیل بە شێوەیەکی بەرچاو سیاسەتەکانی توندتر کردوتەوە و ئەمەش نیگەرانیەکانی زۆری لە نێو وڵاتانی ناوچەکەدا دروست کردووە. لە ئێستادا تورکیا بەیەکێک لەو وڵاتانە دادەندرێت کە لە ژێر هەڕەشەی گەورەدایە، چونکە زۆرێک پێیان وایە لە داهاتوودا سەڕەی ئەوانیش دێت. بەپێی ڕاپرسیەک کە ئەنجام دراوە، زۆرینەی دانیشتوانی تورکیا پێیان وایە کە ئیسرائیل لە داهاتوودا هێرش دەکاتە سەر وڵاتەکەیە. ئیلی کۆهین ڕۆژنامەنووسی دیاری ئیسرائیلی لەم بارەوە نووسیوێتی ئێستا کاتی ئەوەیە ئەوەی بە تورکیا دراوە لێی بستێنرێتەوە. چەند سەرچاوەیەکی ئیسرائیلیش دەڵێن ئەگەر هەیە جارێکی تر وڵاتەکەیان هێرش بکاتەوە سەر ئێران، چونکە مەترسیەکان کۆتایی ناتوت. تۆ پێت وایە ئامانجی داهاتووی هێرشی ئیسرائیل کام وڵات دەبێت؟